وەزیری بەرگری ئەمریکا دەڵێت ئێران هێزەکانی لە عێراق ناکشێنێتەوە. سەدان هەزار کەس لە شاری کرمانی ئێران پێشوازی لە تەرمی قاسم سولێمانی دەکەن. کاریگەری نەمانی قاسم سولێمانی لەسەر باڵادەستبوونی ئێران لە هەرێمەکەدا. سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوە بێت. سڵاو ڕێزی هێوی دەمەخۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington. Wezîrê Berevaniya Amerîka Mark Esper dibêje Amerîka serbazên xwe ji Iraqê ve nakişîne. Ragihandina Esper bersiva nameyeka mezna efserekî Emerîkî bû ji hikûmeta Iraqê reşandibû têda pêşniyaza vekê şanê dike. Nameya qomandarê Emerîkî ku li ser torên mîdya civakî hatiye weşandin dibêje Amerîka rêzê li biryara Iraqiyan digire ji bo derketina hêzên Emerîkî ji wir. Ew dîsan dibêje serbazên Emerîkî wê bingehên xwe di Iraqê de li veguhêze li demê çend rojan yan çend heftiyên bên bi mebesta amedekariyan ji bo pêşhatên dahatî. وەزیرê Berevaniyê û qomandarê hêzên hevpişkên Amerîka pêdaçûn bi ser biryara kuştina Qasim Sulêmanî de kir û hevbîr bûn ku wê ewî êrîş li dijî Amerîka pîlan dikirin lê hişta çi belge nehatine eşkerekirin. لەو کاتەوەی فەرماندەی هێزەکانی قودسی سەر بە سوپای پازدارانی ئێران قاسم سولەیمانی لەلایەن ئەمریکاوە لە عێراق کوژراوە کۆمەڵێک کاردانەوەی بەدوادا هاتووە. پەرلەمانی عێراق ڕۆژی یەکشەمە دەنگیدا بۆ ئەوەی هێزە بیانیەکان کۆتایی بە ئەرکی شەڕی دژ بە داعش بهێنن و لە عێراق دەربچن و هەر پاش ئەوەش سەرۆک ترامپ هەڕەشەی کرد ئەگەر هێزەکانی ئەمریکا لەو وڵاتە دەرچن ئەوە سزای سەختی ئابووری دەخرێتە سەر عێراق. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە بەرنامەی کورد کۆنەکشن میواندارێتی بەڕێز دیار بەرواری ئەندامی پەرلەمانی عێراق دەکات. کاک دیار بەخێر بیت بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. وەکو دەزانین لەو دەنگدانەی پەرلەمانی عێراقدا کوردەکان بەشێک نەبوون یاخوە هەروەها سونەکانیش بەشداریان لە دەنگدانەکەدا نەکرد. ئایا ئەم بڕیارە چەندێک ڕەوایی یاسایی یان سیاسی دەبێت؟ بله هەڵبەتە سپاس بە بەرنامەیەکی gelek giring و پرسیارێکی yani هەستیارە دوی دەمیدا تێتەکردنێ. ئەم هەمی زانین بەشداریە کوردا تایبەتی ناف پرۆسێسا سیاسی و حکومرانیە عێراق پشتی پرۆسێسا ئازادی 2003 سر بنمای توافقه یعنی واتە بنمای دموکراسی الوی ولاتی سر اساس رکفتنا پیشوقته و اف لایانی ها و تیگهشتنا هنه چندین جاره شلای حکمران عراق و لاین شیعینه گل جارهات یا بنت بیکرن والرجا بنجی مه یعنی افتشت زلالی اشکرا بو دما کردو مکون سنیجی و مادنه بو این الپرلمانی سر هنده جرا دەسەڵاتداریە و شیعیە نکات ناف پەرلەمانی دا ناف حکومەتێ دا ئەو بڕیارە دەرێ خستیە یعنی ئەم هەمی زانین ئەvە ئێک شوان خاڵێت هەرە گرنگە نسبەتی وڵاتێک وەکی عێراقێک و ژمارەکە مەزنا پێک هاتیە تێدایە دەلیڤێ نادەتن پرۆسێسا ڕێڤەبرنا وڵاتی و کارێ سیاسی کوتو ئەوان کەسە هەمیە پێشگوهە بە بێخی ژبلی هەندێژی ئەفلایەنێت شیعی ئەبێ نوکە تەمسیلا لاین سیاسیت شعید کرد. هم همی زانین دنگدان یعنی هلبجارتنت بوری دا سال 2018 دا رجا دنگدانه یعنی 20 ساله حتی 25 ساله بولوان باجره واته بترش 75 ساله خلکی وا باجره دنگ خود درست ندایه یعنی افلاین شیعه جیوین کل پارلمانی درستایی تمثیل جاده شیعینا کش بر هندجی دما بریاردر کتی نتنه کردوس نه بلکو گلکش اف کس سر جاده خوب پیشاندرجی ناراضی بون الوی بریاره هنه چون که راستی بریاره که هندک عجلت دابو و توراتی دابو و گلک السر خوت دانه بو جبلی هندجی پیام کاک دیار هەر وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتاشەوە هەر لە پاش دەرکردنی ئەو با بڵین ئەو بڕیارە کاتێکە پەسەندکرا لەلایەن پەرلەمانەوە پاش ئەوە سەرۆک ترامپیش هەڕەشە ئەکات دەڵێ گەر هێزەکانی ئەمریکا لەوێ دەرچن ئەوە سزای توندی ئابووری ئەخاتە سەر عێراق. ئایا عێراق لە ڕەوشێکی وەهادا بەرگەی سزایەکی ئەمریکا ئاگرێت؟ نخێت زانی بابەت عێراق دەولەتێکی هەندێک بهێزنینە بنەمایەکی نەیە ئابووری و نه بنمایکی جواکی و نه بنمایکی سیاسی بدرسته بهز هیل دفره یعنی جدا مزراندنا دولت عراقی دولتی که سست و لوازه و استقرار تدا کم سال استقراری که درست تدا بوریه
بردوام يعني توشي نزاعات وتوشي يعني هرشت نوفخوي ودركي بيان اجبر هندي انه كجيش همي دما بتر عراق ولاطك يلا وازا يعني كارتي كرنت دفري كارتي كرنت هزت بيانيجي وناف دات ناف عراقي دات ديار اجبر هندي جي هر بروكا روشك ابوريا خراب كيف برسينغا عراقي بتباتيك وبترش نوت صاد دهات عراقي تني بترول وغازه هر يعني مطر سياق وصل سر ابوري بيتا كرنت راستي يعني زيانه مازن ديتي دا چبن عراق زراعت خوش دست دایا پیش سازی خوش دست دایا گشتیاری خوش دست دایا يبقى مجتمعك تماما مجتمعك استهلاكيش برهندجي ابرو بازار يعني جي بازار دولاري وبهاي دولاري كارتيكنا راستا خو تعداد كتن جبر هندجي او مطرسيه براسي جالكش ابورناسا باسيت کاک دیار دوا پرسیارم دەمەوێت بکەم ئەوە لە کاتێکدا زۆربەی شارەزایان بیر لەوە ئەکەنەوە بەنەمانی قاسم سلێمانی کاریگەری ئێران ڕەنگە لە عێراقدا کەمتر بێتەوە پێت وایە ئەمە وابێت؟ اگر وابيتن يعني ما تظاني برياره برلماني تمام ديجي هندي بو يعني حتى نبس باسي هزت امريكي باسي هزت هف بيمانك وبروكا الجل حكمه عراقي الجل لشكر عراقي وهزت ناف خويه عراقي شر ركخستنا كو تيروريت كان بروكا يعني برفندي تشيتكو اباجي العراقي دانمين يعني واتا استهداف نبس تنبو بولاين امريكي وبالكو بو حواله امريكا جيل دفريبون اف عمليه كشتنا سليماني جنرال سليماني العراقي ده يعني بتربو هندي تشيتنكو براستي زلاليا كو هجمونا ايراني الناف عراقي السر عردي بتر برچاو بيتون ديار بيتن برانبري هندي امريكا خو فكيشانك ينجي حتى نشكا كيف بتر زخت اعلامي وزخت ابوري سر عراقي بكد بخاطر هندي بالانسي تاغريتن بەڵێ دیار بەرواری ئەندامی پەرلەمانی عێراق فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان سپاس دەکەین بۆم دەرفەتە. سپاس باش. جبوريز وحرمتي لجنرال قاسم سليماني خلكي باجار كرمن إيرو هاتنا سرجادان بهيا قشتي لباجار كرمن جهي جدايق بونا سليماني قناغا داوية بهيا وي بوكو لسرانسري إيراني جي تيكرن ده ترمي سليماني قهش طهراني لور الربري أولي آية الله علي خامنئي لسر ترمي وي قريا لدمي كو بهيداران داخوازا تولايا كشتناوي لأمريكان ذكر إيراني قفا برسفي دايا لدمي كو سروكي أمريكي دونالد ترامب دبيجا أمريكا بين جيو دو أرمانجن إيراني برچاف كرنا. وەزیری دەرەوەی ئێران ڕۆژی سێشەمە هۆشداریەکی نوێیدا بە ئەمریکا لەسەر کوشتنی قاسم سلێمانی. محەممەد جەواد زەریف لە میانی وتارێکیدا کە لە کۆنفرانسی دیالۆگی تاران کە مامۆستایانی زانکۆ و سیاسەتمەدارانی هەرێمی تیایدا ئامادەبوون کۆمەڵێک هەڕەشەی کردوگوتی ئەمریکا دەبێت وەڵامی ئەم کردارە تێکدەرانەی بدرێتەوە بە ئەندازەیەک کە ژانێکی گەورەی پێبگەێنێت. قسەکانی زەریف لە کاتێکدا بوو کە هەزاران کەس لە شاری کرمان پێشوازیان کرد لە تەرمەکەی قاسم سلەیمانی. چاوەڕوان دەکرێت دوورکەوتنەوەی قاسمی سلێمانی لە گۆڕەپانی سیاسی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە کاریگەریەکی گەورەی لەسەر باڵادەستبوونی ئێران هەبێت بە تایبەتی سلەیمانی سەرپەرشتیاری دۆسەی عێراق و هەرێم و وڵاتانی تریش بوو. کوژرانی قاسمی سولەیمانی فەرماندەی فەیلقی قودسی ئێران لەلایەن هێزەکانی ئەمریکاوە کاردانەوەی گەورەی لە نێوخۆی ئێران و عێراق و تەواوی ناوچەکە دروست کردووە. سولەیمانی کە سەرپەرشتی سیاسەتەکانی ئێرانی لە دەرەوەی ئەو وڵاتە دەکرد بە تایبەت لە عێراق و یەمەن و سووریا و لوبنان و چەند وڵاتێکی تر بۆیە چاوەڕوان دەکرێت بە نەمانی لە گۆڕەپانەکە گۆڕانکاری لە مامەڵەیە وڵاتە ڕووبدات. ئەوەلا ئەی قیاداتی میلیشیاتی لوبنانی عێراقی یەمەنی سووری ئەوانە بۆ شخصی حەجی قاسم هەیان بوو ئەوەلا ئەو ئیمان و عەقیدە و بەڕابەرزانین و ئیعجابە بە بەدیلەکەیە بێ بە دووریەزانم ئەمە نقطەیەکی زۆ گرنگە نقطەیەکی زۆر گرنگە لەوانەی کە شەڕیان کردووە لە ژیانیانە شەڕیان دیوە ئەمە گرنگە بۆیە قاسمی سلێمانی خۆی ئەیتوانی ڕوئیای هەبوو ئەم سیاسەتی ئەو ممارەسەیە کرد خۆی ڕسمکەری ئەم سیاسەتە بوو بەدیلەکەی وەتوانێ ئەمە بکە ئێمە من بەش بە حاڵی خۆم ئەس شتێکی زۆر لەسەر بەدیلەکەی نازانم لەبەرەوە ناتوانم قسەی لەسەر بکەم. عێراق بە هەرێمی کوردستانیشەوە یەکێکە لەو ناوچانەی کە هەمیشە سێبەری سولەیمانی بەسەرەوە بووە.
بۆیە بەرپرسێکی باڵای بزوتنەوەی گۆڕان جەخت لەسەرەوە دەکاتەوە غیابی سولەیمانی گۆڕانکاری بەدووادا دێت و هاوکێشەکان دەگۆڕێت. ئەو پەیوەندی لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانە بەهێز بووە بە تایبەت لەگەڵ یەکێتیە پەیوەندێکی زۆر بەهێز و پتەوی هەبوو بەڵام زۆرتر ئەو دۆسی شیعەکان و دەسڵاتی شیع لە عێراقا زۆرتر لای ئەو بوو کاریگەریکی زۆریشی هەبوو گرتنی ئەو بەشێک لە منتیقانەش ئەو بوو و مەلەفی شەڕی داعش هەر لای ئەو بوو مەلەفی حەشدی شەعیبێ بە هەمان شێوە لای ئەو بوو حتمما ئەمە تاسیرێکی زۆریە بێت لەسەر ئەو تاسیریە بێت لەسەر پەیوەندەکانی هەرێم لەگەڵ ئێراندا حزبەکان لەگەڵ ئێراندا و بە هەمان شێوەش من پێم وایە تاسیری شێبێت لەسەرەوەی کە ئەو دەستە توندەی هێزە شیعەکان بەسەر هێرەمە کەمتر بێتەوە. لە دەستدانی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان گەورەترین ڕووداوی چەند ساڵی ڕابردوو بوو بە نیسبەت کوردەکانەوە کاوان پێیان وایە ئێران و تورکیا ڕۆڵیان هەبووە لەو شکستە گەورەیەدا کە دووچاریان بووە. لە ئێستاشدا هەرچەندە سولەیمانی سەرپەرشتیاری دۆسەی ئێران لە ناوچەکە دوور کەوتوتەوە بەڵام هێشتا کوردەکان ترسیان لە دۆخەکە هەیە. حەزەر لەگەڵ مەوضوعات تعامل بکەین و ئەوەی کە بڵێن چێ وای لە کورد کردووە کە ئەو ناوچە دابراوانە دەست بدە کۆی دیمەنەکە ببینین تەنیا دیمەنی وڵاتێکیان تەنی لایەنێک نەبین کۆی دیمەنەکە کە ینی وای کرد کە کورد لەو هەلومەرجە بێت کە ئێستا ناوچە دابراوەکان لە ڕاستیە بمانەوە نەمانەوەی عێراق پشتێن ینی عمقێکی ئێرانە تورکیا ژەم لەسەر مەسەلەی تورکمانەکان لە کەرکووک و مەسەلەی مووسڵ و ئەوانە بە تاکید هەر کاتێک مەسەلەی کورد بچێتە پێشەوە لە مۆزوعەکانە بۆ خۆیان گەمەی خۆیانەکەن بۆ بەرژەوەندی خۆیان بۆ لە بەرامبەر ئەوە کورد پێویستە یەک ریزی خۆی ئەتوانێت وەڵامی ئەو پرسیاران یاخود ئەو تەحەدیانە بداتەوە بەبێ یەک ریزی کورد ینی پەرتەوازەی ئێمە نەبێ خەڵ ناتوانێت هیچ شتێک لە ژێر ئێمە دەستێمە دەربێن. بە ئامانجکردنی قاسمی سولەیمانی کە بە کەسی دووەمی دەسەڵاتی ئێران ناو دەبرێت ئێرانیەکانی تەواو تووڕە کردووە و هەڕەشەی تۆڵەکردنەوە لە ئەمریکایەکان دەکەن لە بەرامبەردا بەرپرسانی ئەمریکاش هۆشداری دەدەن لە ئەگەری هەر هێرشێک گەر بکرێتە سەریان. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا کەرکووک. کوشتنا قاسم سلەیمانی دەنگ ڤەدانێک جیهانی هەبوو و هەر کەس هزرا کارڤەدانە ئیرانی دیکە وێ کەنگی بە لوکوی دەرێ بە و چاوە بە ئارش ساڵح نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ئەمریکا باشترین کەسە وەڵامی ئەم پرسیارانە بدا کاکار زۆر بەخێربێی پێش ئەوەی وەڵامی ئەم پرسیارە بدەیت دەمویست پرسیاری ئەوە بکەم ئامادەبوونی ملیۆنان کەس لێ پێشوازی تەرمەکەی قاسم سلەیمانی لە ئێران نیشانەی ئەوەیە کە زۆر ئەمریکایان وا دەڵێن کە قاسمی سلەیمانی کوژرا و زۆر خەتەرترە لە سلەیمانی لە ژیاندا. بە باوەڕی منەوە تەنیا جۆرێک لە هەست و سۆزی مەودادارە واتە ماوەیەکی ترە و هەست و سۆزە کە لە ناو ئەویش لە ناو لە ڕاستیدا تەنیا لایەنگرانی حکوومەتی کۆماری ئیسلامی و هەست و سۆزە بە شێوەیەکی ماوەدار دروستکراوە هەروەها لە بیرمان نەچێتەوە ئێمە لەگەڵ حکوومەتێکدا تەرەفین کە من پەیوەندیم بووە لەگەڵ کوردستان لەم چەند ڕۆژەیە ڕابردوودا بە زۆر خەڵکیان بردووە بۆ ئەو پێشوازیکردن لە جەنازەیە لە ڕاستیدا ئەو دوو فاکتورە پێمان دەڵێت کە ئەو شتێکی زۆر زۆر جددی نییە یەکەمەوەی کە ئەو هەست و سۆزێکی مەودادارە گرنگی بە باوەڕی من ئەو کوشتناوە یەکە دوای ئەوەی کە ئەو هەست و سۆزە دەنیشێتەوە ئێران ئیترک ئەو کارتەی پێنامینە کە یاری پێ بکات وەکو تەبلیغات ئێران ڕوبڕووی ئەوە دەبێتەوە کە بڕبڕی پشتی سیاسەتی دەرەکی ئێران لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین شکاوە بەشێکی زۆر لە سیاسەتی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوین پەیوەندی بوو بە قاسمی سلێمانی و پەیوەندیە شەخصیەکانی کە لەگەڵ کەسانی جیاواز لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین لە عێراق و سووریە هەیبوو بۆیە لە ڕاستیدا ئێران زەربیەکی زۆر زۆر گەورەی لێکەوتووە کە دوای چەند لەوانەیە هەفتی ڕوون ببێتەوە بۆیش هەڕەشە دەکە کە وەڵام دەداتەوە بەڵام هەر کەسێک پرسیاریەوە دەکا وەڵامەکە چۆن دەبێت لە چۆن دەری بکەی ئەوە پرسیاری 20 میلیۆن دلاری ڕاستیەکەی دەزانی پرسیارێکی زۆر زۆر گرینگە کە ئەمریکایەکانیش خۆی بەدوایدا دەگەڕێن ئێران هەندێک ئەسەتی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوین و بگرە لە دەروی ڕۆژهەڵاتی ناوینیشدا لە بۆیەنە ئامریکای لاتین لە شوێنای لە ئەوروپا لە ئاسیا ئیمکانی ئەوەی هەیە کە ئێران لە هەر شوێنێک لە شوێنانە دەست بە کاریوا بدات دەست بە کارێک بدات کارێکی تێروریستی کە زەبرد لە ئەمریکا بدات تەنانەت ئەگەر ئێوە چەند ڕۆژی ڕابردوو نازانم لێرە هەستان پێکردوویانە من بە تەواوەتی هەستم پێکردووە دیومە
کە باری ئەمنی لێرە تۆزێک پرستر بووە بۆ وێنە ئێرانیەکان کە دێنەوە مەودایەکی زۆرتری دەرباز دەکەن لە مەتارەکانە بۆیە تەنانەت لە ئامریکاش مەترسیەوە هەیە ئێران بۆ وێنە تۆمەتبارە بەوەی کە لە ئامریکادا دەستی داوە هەوڵی داوە کە سەفیری عەرەبستان لێرە تێرۆر بکات. ئەوە لە کاتێکا بۆ ئەوە بینیمانەوە کردەوەی ئێرانمان بینیوە لە نەناو ئەمریکاشدا بەڵام دەمی باسکەم لەگەڵ میوانی خۆمان کە لەسەر باسی سایبەر سوکرتی دەکەین کەمێکی تر بەڵام ئەم شێوەیە کە ئەمریکیەکان و میدیای ئەمریکی باسی توانەکانی ئێران دەکاتن ئایا بەڕاست ئێران ئەو توانایی هەیە یانش گەورەکردنی ئەم توانانە بە شوەیەکی نەڕاست؟ دەزانین چۆنە بە باوەڕی من ئێران توانایی ئەوەی هەیە کە مەترسی جددی دروست بکات لەسەر ئاسایشی ئەمریکا و هاوپەیمانانی ئەمریکا و سەربازان و ئەمریکایەکانی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی نەویان لە هەر شوێنێکی دنیادان لەبەرەوەی گرنگ ئەوە نییە کە ئێران تا چەند سلاح و چەکی بۆ وێنە یان جەنگەفزاری متەقارنی هەیە. ئێران لە ڕێگەی غێرە متەقارنەوە ئیمکانی وی هەیە کە ئەسایمەتریک بێسڵاح هێرشی زۆر بکاتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوین ئیمکانی وی هەیە کە ئەمریکایەکان بخاتە مەترسیەوە لەبەرەوەی ئێران لەگەڵ کۆمەڵێک شەبەکیەکی زۆر گەورە لە نان ستیت ئەکتەرەکان ڕوبڕوە کە زۆربەی هەرە زۆریەوانە لە لیستی تێرۆریستیدان حیزب الله بگرێت تەنانەت ئەو پەیوەندیانەیە کە ئێران لە ئەفغانستان لەگەڵ القاعدە و تاالبان لە ماوەی ڕابردووە سازی کردوون دەتوانێت بۆ ئەو مەبەستە بەکاربهێنرێن. کاکار سپسیاری کوتایم ئەوەیە بابەتێکە کە نازانم تا چەندی ڕاستەیان نا قاسمی سولەیمانی یەکێک لەو کەسانە بوو کات توندڕێ بوو لە ئێران و خاوەندە سەڵات بووە خەڵکانێک لە ناو ئیران دەهانکتە پێیانڕێن نەرم ڕێکە دانەوێ وتوێژ لەگەڵ ئەوروپا لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ جیهانە بکەنەوە کرانەوە بەرەو جیهان هەیە. تو بڵێ کوشتنی قاسم سولەیمانی هەنگاوێک نەبێ بۆ ئەوەی ئەم لایەنە توندڕەوانە وەکو بڵێ دەسەڵاتیان نەبێت لە ئێراندا؟ ئەو پرسیارێکی زۆر جوانە کاک دەخیل بە باوەڕی من زۆر کەسن کە وا بیر دەکەنەوە کە ئەمە لەوانەیە منتج بێت بە شتێکی بەو شێوازە ئەمەش لە ڕاستیدا مستەلزمی ئەوەیە ئەوە دەخوازێت کە ئێران کۆتا بێت بترسێت ئەگەر ئێران کۆت ئێستا تۆپەکە لە زەوی ئێراندایە ئەگەر ئێران ئەو تۆپە لە ڕاستیدا بە شێوازێک یاری بکات کە نیشاندەری ئەوە بێت کە ترساوە بە احتیمالی زۆر جنابەت دەڵێ ئەو لایەنانەی کە لایەنی توندڕەون لە ناو ئێراندا لاواز ببنەوە بەڵام ئەگەری شتی وا ڕووبدات بەم زویانە ئەو ڕوونادات و بە باوەڕی من ئێستا ئەو شتەی کە لە واقعدا هەیە لە ڕوبڕووبوونەوەدان کە کارش زۆر سپاس دەستەکان خۆش. ئاش ساڵح نوێنەری حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ئەمریکا میوانی کورد کۆنەکشن بوو گەڵۆ ڕەنگڤدانا خەڵکێ لە هەرێما کوردستانە عێراقی چاوایەش بۆ کوشتنا ڕێبەری هێزیên قودسیên نۆبەدارین شۆڕەشا ئیسلامیە ئیرانê دەبێت راپۆرتێدا هەولێرێ ئەمێ بەرسەوێ بزانن. بە نیگەرانیەکی زۆرەوە باسی جێبەجێکردنی بڕیاری کشانەوەی هێزە بیانیەکان و بەتایبەتیش هێزەکانی ئەمریکا لە نێو خاکی عێراق دەکەن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەڵێن بە توندی دژی دەرچوونی هێزە بیانیەکان و بەتایبەتیش ئەمریکان لە نێو خاکی عێراق و لە نێویشیدا لە نێو هەرێمی کوردستان. پەرلەمانی عێراق پەلەی کرد لەو بڕیارەدا بەڵام پەلەکردن لەو بڕیارەدا بە خانجازی کورد ناشکێتەوە دەبێت کورد حسابی ئەوەش بکات سبەینێ ماڵی شیعە کە یەک بگرن لەوانەیە قەرارێکی دژی کوردیش دەرکەن کورد بەخۆی ناڵم لە شکستەوە بەڵام لە زەعیفیەوە چۆتە بەغا تۆگە جارێکی کە شیعە واتە ماڵی شیعە بڕیارێک دەرکات بە سەبارەت بە کورد پێم وایە کورد ئەم جاریان زەرە دەکات پێم وایە پەلەکردن کورد لە بڕیاردا زۆر بە پەلە نەکات بەڵام لایەنگری هیچ لایەنێکش نەکات بەڕای من لایەنگری هیچ لایەن نەکات بەڵام ڕابوەستێ بەڵام بەڕای من مثل أمريكانا كابرين ناخذ مسلم جار الشيعة لنا شيعة كثير وسنو شيعة الشرع كرد وسني لقلا الشربة كرد فروش كرد مجبارة في الشرع چاودێریکی سیاسی پێی وایە ئەمریکا لە زۆر قۆناغ و سەردەمی جیاجیا و ئاڵۆز و پڕمەترسیدا کوردەکانی ڕزگار کردووە و پاراستویەتی بۆیە لە ئێستادا داوای مانەوەی هێزەکانی ئەمریکا لە نێو خاکی هەرێمی کوردستاندا دەکەن. جزەکەم لە ئەمریکای شکۆمنی ئازاکەی نۆهاتویەک قەت لە بیر ناکەم ئەمریکا ئازادی کردیمە
اگر امریکا نبایا رهابی دگشتنی هولێری ئەگە ئەمریکا نبایا جێش عێراق لە کوردی ڕەندا هاتە ڕەندا وسا دەگەشتە هولێری ئێستا ئەمن هەلەگە ئەمریکای ما ئەمریکا با بنێتەوە و ئێمە جدشین لە ئەمریکای ئەمریکا ئەمەی پاراسیە و هاوکارمان بووە و ئەمریکا لە شەڕەکانی رابی لە کاتی سەدامیش ئەگەر ئەو نەبایا سەدام ئێمەی دەبردە ژێرگی لە گورستەلمان سێم عاوزە دروست کرد و کوردەکانی هەموو دەبردە کوشت ئافرەتەکانی دەفرۆشن وەکو خەڵکی گەرمان 500 کەس گیرا ئافرەتەکان فرۆشا پیاوەکان کوژرا وەکو بارزانەکەس بەچار دەکران. حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان بێدەنگیان نواندووە لەمەڕ پرسیمانەوە یاخود دەرچوونی هێزە بیانیەکان و بە تایبەتیش هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا هاوڵاتیان لەم بارەیەوە داوای هەڵویستی جدی لە حکوومەت و پەرلەمان دەکەن. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. ڕەنگە گەلک کەس باوەڕ نەکن و لەڤەر لە ئەمریکا بەحس و بازاری شیانە ئیرانە یا عێریشن ئەنتەرنێت یا دەبێژنی سایبەر لە دژی ئەمریکا گەلک گەرمە. گەلوشیانە ئیرانی دیڤیواریدا چەندە باشترین کەس بەرسڤا وێ پرسیارێ بدە دڵشاد عوسمان تایبەتمەندی ئەو لە هەیە ئەنتەرنێتی و ئەلکترۆنیات و ئەنتەرنێتیە کاک دڵشاد ڕۆژ باش سپاس ji بۆ دەمێتا یعنی ما شیانن ئیرانی دین و تایبەت جدی ئەمریکادا ینی ما دیتێل 2013 و 2014 جوان عێریشی ئەمریکا کردنە گازینۆین لاس ڤێگس و دیسان بەنداوێکی نیویۆرکێژی پرسیار ئەوە توتکاریشمە ڕەبێژی کات شیانە ئیرانی یا دوی واریدا چەندە و دوکی دریدایە بەڵێ ڕۆژ باش کاک دەخیل ئیران ڕاستی ئیران نەگەلکی نەهات دالی سایبەر سکیوریتی ئەم کار ببێژن ساڵا 2010 دەست پێکردن گۆ ئێریشی گۆ سایبەر سکیوریتی بکارێکی پۆلیتیکی و عسکەریژی دەست پێکردن کار بێنن لێ ئیران وەکاگا ئەم لێت نەرن ئەوایەکە ژوان دەولەتێک و ڕۆژ بڕۆژ پێشتر دەکرد ئەم نکارن بێژن ئیران وەک ئیسرائیلە دالی پێشکەتنێدایان وەک چینەیە لێ بەلێ ڕۆژ بڕۆژ پێشکەتر باشتر دەبێت ئیرۆ ئەم چار گروپên جودایی هەندوری ئیران ئەم دنەرن ناوێ وەنا APT 33 APT 34 35 39 ئەڤن ئێ گروپên یعنی صالحێ حکوومەتا ئیرانی ئیش دەکرد سێ جوان گروپا بن دەستێ IRGC یان حرس سەوری ئیرانی بکار دەکەن و وان گروپ تەرکیز دەکەن لەسەر کەسێن بەهتر لەسەر کەسێن بۆ حکوومەتا ئەمریکی ئیش دەکەن یان جی ئەف سنتەرن دەستگاهای بەحتی ئێگۆ think tank ئێ لە ئەمریکای بەهتر ئیرانی ئیش دەکەن باشە کاک دەشات تو بێژی ئیران ئەگەر شیا وێ چ دەستگەهان و چ جی بکە ئارمانجاخوا براستی یعنی ئەمکارن بێژن تقریبا دەستپێکە 2018 دەمێ گۆ سانکشنز و عقوبات بەهتر سەر ئیرانی چێبوون هینگی دەست پێکردن دیرکتلی ئیریشا حکوومەتە ئەمریکی دکن یان کەسن حکوومەتە ئەمریکی ئیش دکن ئەس دبێ وێ کارێک گۆ ئەو دکن ئەم بۆ ساڵە کە تقریبا ئەفکاری ها دکن وێ بەردەوامی بکن وێ بەهتر ئیریشا حکوومەتە ئەمریکی بکن لێبەلێ وێ ئێریشی ئەف سنتەرنگ و گۆلسەر ئیرانجی ئیش دکن وێ بەردەوامی بکن گەلک بەحسا ناوەند و سازیین کارە بێ دیکن بۆ نمونە چما ئەمریکیان ئەو شیانینەک و وان سازیین خوا بپارێزن زانێ مەسەلە نەگەلکی هەسانەیە چکو لە ئەمریکا تنکارێ بێژێ یەک سیستەم هەیە هەر کەمپانیا ئێکەهرەبێ یانجی سەدەن ئاوێ مەسەلەم کارتێنن ئەم ناوێ وان سیستەم ئەم دکن سکادا سیستەم لێ تدید یعنی دەولەت کنترۆلە وان شتا ناکێ بهتر کۆمپانیە ناوخۆیی یعنی کنترۆلە وان سیستەماتکێ شتا حکوومەتە ئەمریکی کارێ بکێ نوژوار بێژێ نواش خۆ هەبن درێ ستاندەرن معین مەسەلەم کار بێنن لێ زێدێ ولو حکوومەتە ئەمریکی کنترۆلە وانە لەسەر هەر شتینینە باشە بەحسێ دیسان بەحسێ کاریگەری لەسەر هەڵبژارتنین 2020 تێکردن کو ئیرانی وێشیان هەبە مایخوا بێخەتیدا هەتا چەندی ئەف ڕاستەوی بکارن بۆ نمونەوەکە مەدی بەری 2 ساڵان پتر بەحسی رووسیا تاتکردن دوی واریدا براستی ئۆڕێدی چێ دەبێ ئیران حاضر دکێش بۆ 2020 بۆ ئیلکشنز دەست پێکردنە دریا هەنێک دەدیت هەنێک حکوومەتن عەربی هەنێک گەلکی نزیکی ئیرانینە بوارەژی ئیش دکێت سەرڤی ئیلڤیک سەرڤێ مەسەلێ براستی گەلک تشت هەنەکارن مەسەلەن هاکینگ بکن کارن هەنێک ئەکتیڤیتیز لەسەر سۆشیال نێتوەرکی چێ بکن سەر تویتر سەر فیسبوک ji bo got mijî xelkê biguhanin yan jî wan tehf bidin ji bo deng bidin kesekî
نفسي مثلا راح سكر 2016 اگر ایگو روسیا کرد دلشاد قالكي سباس دلشاد عثمان تايبت مندي او لهيا انترنتي ليرة لواشنطن بسكايب مرة ابو سباس شعب سباس شارزان ئاماژە بەوە دەکەن عێراق کەوتۆتە ژێر باری قورسی ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران لە کاتێکدا ناکۆکیەکان هەتا دێت زیاتر دەبن. گرژیەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران لە دوای کوشتنی فەرماندەیەکی باڵای ئێران لەلایەن ئەمریکاوە ڕووی لە زیادبوونە و کۆماری عێراقی ناچار کردووە ببێت بە بەشێک لە ململانیەکان. دوای هێرشی لایەنگرانی میلیشیا شیعە عێراقیەکانی سەر بە ئێران بۆ سەر باڵیۆزخانی ئەمریکا لە بەغداد، ڕۆژی هەینی هێزەکانی ئەمریکا هەریەک لە قاسم سولەیمانی فەرماندەی سوپای قودسی ئێران و ئەبوو مەهدی موهەندیس جێگری سەرۆکی دەستەی حەشدی شعبیان لە نزیک فڕۆگەخانی بەغداد گرتە ئامانج. دوێنێ شەو لەسەر فەرمانی من سوپای ئەمریکا گورزێکی وەشاند کە تێیدا سەرکردێکی تیرۆریست کە بەرپرسیارە لە برینداربوون و کوشتنی هەزاران کەس. قاسم سولەیمانی بە ئەندازیاری هەژمونی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەنرێت و خاوەن پێگە و ڕێزێکی زۆر بوو لەلایەن سەرکردە باڵاکانی ئێرانەوە. هەردووای چالاکیە سەربازیەکەی ئەمریکا بەرپرسە سەربازی و سیاسیەکانی ئێران هەڕەشەی تۆڵەی توندیان لە ئەمریکا کرد. انتقامی ایشون رو قولش رو خداوند تبارک و تعالی داده. پەیمانی تۆڵەی ئەو خودای گەورە داوێتی تۆڵە سندرەوەی ڕاستەقینە خوددایە بە دڵنیاییەوە هەنگاوگەلێک دەگرینە بەر. أطلب من المجلس التصويت على القرار. بەڵام ئەم ململانێ و بارگژی ئەمریکا و ئێران کاری کردووەتە سەر عێراق و بە تایبەت دوای ئەوەی پەرلەمان بەبێ کورد و سونیەکان کۆبووە و پێشنیازیان کرد حکوومەت داوای دەرکردنی سوپای ئەمریکا بکات لە عێراقدا و لە بەرامبەردا داناڵد ترەمپ هەڕەشەی سەپاندنی گەماری و ئابووری بۆ سەر عێراق کرد. شارەزایان پیان وایە ئێران ناچێتە ناو شەڕێکی ڕاستەوخۆ بە حکمی ئەوەی جەنگێکی ناهاوسەنگ دەبێت بۆی و ئەگەری زیاترە لە ڕێی بەکارهێنانی میلیشیا شیعەکانی ناوچەکەوە هێرش بکاتە سەر ئەمریکا. گەر ئێرانیەکان تۆڕ و پرۆکسی و خەڵکییان زۆر هەوێت لەسەر خاک ئاسمان بەهێزترە و کراوەترە و ئاسانترە بۆ ماوەڵەکردن و ئاسمانیش لە ژێردەستی ئەمریکەکانە. لەم نێوەندەدا هەرێمی کوردستان کە خاوەن پەیوەندیەکی نزیکە لەگەڵ هەریەک لە ئەمریکا و ئێران لەلایەک بە پەیوەندیکردن لەگەڵ بەرپرسانی ئەمریکا لەسەر دۆخەکە و بەشداری نەکردنی لە دانیشتنی پەرلەمان بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا و لەلایەکی تریش بە بەشداریکردنی بەرپرسانی کوردی لە پرسی ماتەمینی سولەیمانی و ناردنی نامەی هاوخەمیدا دەیانەوێت هەڵوێستێکی بێلایەنانە پیشان بدەن. وا چاوەڕوانەکرێ ئەگەر گەشتە ئەوەی ئەمریکەکان یان ئێرانیەکان فشار بکەن لە سەرکردایەتی هەرێم بۆی خۆیان یەکلا بکەنەوە ڕەنگە ئیتر سەرکردایەتی هەرێمیش نەتوانێت بێلایەن بێ لەو ململانیەوە بە ناچاری فڕێ بدرێنە یەکێک لە بەرەکانی ململانیەکەوە. گەرچی ئەو ململانەی بووەتە هۆی دروستبوونی ئەم بارگژیە لە نێوان هەردوو وڵاتی ئەمریکا و ئێرانە، بەڵام شارەزایان پیان وایە کە بە پلەی یەکەم عێراق باجەکەی دەدات و ئەمەش هاوڵاتیانی عێراقی تووشی دڵڕاوکیە کردووە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەم کاتژمێرەمان و تا بەرنامەی داهاتوومان لە ڕۆژی هەینی هەر شاد و بەختەوە بن. بەرنامابێ لە ڕۆژە ئەینیە نه؟ بەڵێ. دیسان ئەمی ڕوودانی جیهانی ژوارە ڕوومال بکەین هەتاوی دەمی هەر شاد و بەختەوەر بن و خودەحافیز. کاتێکی خۆش.